لە بەردەم بەڕێوەبەرایەتی ناحیەی مەیدان گرتبوونەوە و داوایان کرد بەرهەمهێنانی بنێژ لە چیاکان هەرێمی کوردستاندا بە یاسا ڕێک بخرێت و ڕێگری بکرێت لەو هاوڵاتیانی کە بە شێوازێکی ناڕێک بنێژ بەرەم دێن و دەبنەوەی وشکبوونی درەختەکانی ناوچەکە. بەمبەستی ڕێگریکردن لە کاری بنێژکردن لە چیاکانی کوردستاندا و بە یاسا ڕێخستنی ئەو کارە لە پێناو پاراستنی ژینگە و ڕێگریکردن لە وشکبوونی درەختە بەتەمەنەکان ژمارەیەک لە ژینگە پارێزانی دەربەندیخان و گەرمیان گربوونەوەیەکی ناڕزاییان لە بەردەم بەڕێوەبەرایەتی ناحیەی مەیدانی سەربەیداری گەرمیان ئەنجامدا و داوایان کرد لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری لەو هاوڵاتیانە بکەن کە کاری بنێژکردن ئەنجام دەدەن چونکە بەوتەی ئەوان ئەو کارە دەبێتە هۆی وشکبوونی درەختەکان. ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ژینگەکانی گەرمیان کە لە 5 ڕێکخراوی NGO ژینگەی پێکاتوین ئەمڕۆ لە گرتبوونەوەیەکە ناڕزایی خۆمان دەردەبڕین لە کارکردنی بەردەوامی ئەو خەڵکانی کە کار لەسەر بنێژ دەکەن بە دڵنیاییشەوە لە ماوەی ئایندەشدا ئەگەر وەڵامی جدیمان پێ نەدرێەوە یاخود کار بکرێت بۆ بنێژکردن بەردەوام بن لەلایەن پەیوەندیدارەکان و ڕێگەیان پێ بدرێت ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ژینگەکان هەڵوێستی ترمان دەبێت. ئێمە شۆک و هاوڵاتی پشتگیری لە ئەو یاداشتەکەین کە ڕێکخراوی ژینگەکان ئەمڕۆ ئاراستەی بەڕێوەبەری ناحیەی مەیدانی کرد بۆ بڕینی ئەو دارانەی کە سوودبەخشن بۆ هاوڵاتیانی بنار و هەروە بۆ درەخت و ژینگەکانیش. بنێشتی کوردی کە بەرهەمی سروشتی درەختی چیاکانی کوردستانە و بە یەکێک لە بەرهەمە خۆماڵیەکان دادەنرێت بە وتەی شارنەزایانی بواری ژینگە کاریگەری خراپی هەیە لەسەر درەختە سروشتیەکان و دەبێتە هۆی وشکبوون و لاوازبوونی درەختە بەتەمەنەکان بۆیە بە وتەی ئەو ڕێکخراوە ژینگەیانە پێویستە کاری بنێشکردن بە یاسا ڕێک بخرێت. بەڕێوەبەری ناحیەی مەیدانیش دەڵێت ساڵی ڕابردوو ڕێگریان لەو هاوڵاتیانە کردووە کە کاری بنێشکردن ئەنجام دەدەن لە سنوورەکەیاندا و لەم ساڵیشدا بە هەمان شێوە ڕێگریان لێ دەکەن تا ئەو کاتەی ڕێنمایەکی نوێ دەردەچێت بۆ ئەو کارە. ساڵی پار ئەومان قەدەغە کرد ئەم ساڵیش بە هەمان شێوە لە چوارچێوەی یاسای پاراستنی دارستانەکان کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە ئەوە هەر لەبەر ڕۆشنایی ئەو یاسایە و نووسراوی وەزارەتی کشتتوکاڵ کە ئێستا لامان هەیە ئەوە قەدەغە دەکرێت تا ئەو کاتێ ڕێنماییەکی دەرەچێ لە وەگوتم لە چوارچێوەی یاسای پاراستنی دارستان. درەختی قەزوان کە بە درەختی وەن دەناسرێتەوە لە چیا بەرز و سەختەکاندا دەڕوێت و نزیکەی 1000 ساڵ دەژی و زیاتر لە 20 مەتریش بەرز دەبێتەوە. لەو یاداشتەدا کە 5 ڕێکخراوی ژینگەی ئاراستەی لایەنی پەیوەندیداریان کردووە بۆ ڕاگررتنی کاری بنێشکردن لە 8 خاڵدا زیانەکانی ئەو کاریان خستووەتە ڕوو داوایان کردووە کاری بنێشکردن لە پەرلەمانی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان بە یاسا ڕێک بخرێت بۆ ئەوەی زیانە ژینگەیەکانی کەمتر بێت. بابانە نورێن ئاڵتی ناحیەی مەیدانی نزیک قەزای دەربەندیخان. لە شاری نێغدەی تورکیا پێش 40 ساڵ بەنداوێک بۆ ئاودان دروست کراوە بەڵام ئەمڕۆ ژمارەی